هەمان شێوازکە ببێتەوە ئەسیڕێن بۆ دروستەکان ئەمانە هەمووی سەرچاوی پۆلیشنەکان کە ئیندەستریال ئەکتیڤیتی لەم ڕۆیە بینین بەشێکی زۆری یاخود پشتێکی زۆری پێبڕاوە. بزانین کە دێنە سەر باسی ژینگە چەند کۆمپۆنێنتمان هەیە. یەکێک لە کۆمپۆنێنتەکان سۆرس کە ئۆڕێدی هەمانە لەسەر ڕووی زەوی. یەکێکی تر لە کۆمپۆنێنتەکان وەرگر کە زیندەوەرەکان ئەگرێتەوە لەسەر ڕووی زەوی ئۆڕێدی ئەمیشمان هەیە لەسەر زەوی. یەکێکی تر لە کۆمپۆنێنتەکان یاخود پێکەنینە بنچینەکان بریتێ لە پاتوۆی یاخود ناوەندە گوێزەرەوەکان. ناوەندی گوێزەرەوە مەبەستمان لە چییە؟ مەبەستمان لەوەی ئەگەر ئاوی بێت یاخود ئەگەر هەوایی بێت یاخود ئەگەر لە ڕووی خاکەوە سەیری بکەیت ئەمانە هەمووی ناوەندی گوێزەرەوە کە تۆ سۆرست هەبوو ڕسێپتەریشمان هەیە کە وەرگرەکانە ئێمە مرۆڤین و زیندەوەرانی تر و با بڵێن پلان شەکرێتەوە بە هەمان شێواز. ئەم سێ پێکەنەر لە هەر شوێنێکا هەبوو مەترسی کەواتە ئۆڕێدی مەترسی لەسەر ڕووی زەوی هەیە ناتوانین ئەمە ڕێگەی لەو سێ پێکەنەر بکەین. ئەی چۆن بتوانین ئەم سێ پێکەنەرەکەم بکەینەوە؟ شتێکمان پێ هەیە بێتن ئەکسپۆژەر پاترنز واتە بۆ ڕسێپتەر مرۆڤ یاخود هیومان لەسەر زەوی وەکو ڕسێپتەر بەرکەوتەی هەیە لەگەڵ ئەم پیسبوونە ژینگەیانە. ئایا بەرکەوتەکە کۆنتینیۆسە یاخود ئینتەرڤەڵە کە لە پێوێتێکی تەحدید کراوە بەرێکەوێت و دواتر ئەگەڕێتەوە و ئەکسیدێنتاڵ ئەبینین وەکو نیوکلێرەکان ئەگەر باسی بکەین و پیکشمان هەیە بە هەمان شێواز ئەویش چەند ئیڤێنتێکرێتەوە لە خۆی لەسەر ڕووی زەوی و ئیڤێنتەکان ئۆڕێدی هەندێکی ڕووی داوە و هەندێکیش لە مەترسیان. کە باسی بەرکەوتە ئەکەین مەرج نییە هەموو بەرکەوتەیەک مەترسی هەبێت بۆ هیومان. مەترسیەکان سێ جۆرن. ئەکرێت مەترسیەکمان هەبێت نۆرماڵ بێت واتە تەسیرە بە بەردەوامی لەگەڵمانە بەڵام ئەو تەسیری نییە کە یەکسەر تووشی لەناوچوون بن. مەترسیەکمان هەیە بەهۆی تەکنۆلۆژیاوەیە کە ئەمانە مەترسی لەناوبەرن بۆ سەر ڕووی زەوی ئەگەر ڕێگری لێ نەکرێ و مەسەلەی با بڵێن چالاکی ئەم تەکنیکانە یاخود تەکنۆلۆژیانە بە سەوزبوون نەکرێت یاخود روشتی سەوز هەڵ نەگرێت روشتی ژینگە هەڵ نەگرێت چی دێتە کارەوە؟ تۆکسیستی واتە ژەهراویبوون دێتە کارەوە. ژەهراویبوون ئەشیبینین هەیە کە ئێستا لەسەر ڕووی زەوی لە زۆر شوێنە هەیە چ مادە پارتێکار بێت کە بە شێوازێکی عینیانە هەڵناگرێت بۆ ئەوەی ئێستانەکە هەمانە. دەوانی ئێمە بۆ فرسە ژینگەیەکان یاخود بۆ ئەو ریسکەی کە باسمان کرد ئەبینین ریسک پەرسەپشنمان هەیە و ئەسسمنتمان هەیە بۆ مەنێجمنتمان هەیە. ئەگەر ئەسسمنتێکی باش نەکرێت ئەبینین وەکو ئەم حاڵەتە دوجار ناچار ئەبین ئێمە لەسەر زەوی تووشی خەڵاچۆکردن بێت یاخود لە شوێنێکی ترەوە بوازینەوە بۆ شوێنێکی تر بەهۆی مەترسیەکان. ئەمە وەکو ژینگە وەکو زەوی ئەی وەکو ئینڤایرۆنمنتەڵ ئێتیکس وەکو ئاگاری ژینگەی چیمان هەیە. ئاگاری ژینگەی خۆی واتە فەلسەفە ئەگرێتەوە. مەبەستمان لە چییە؟ مەبەستمان لەوەیە ئایا ئەمە ڕاستە یاخود ئەمە هەڵەیە. ئەمە هیچ شتێک هەڵ ناگرێت وەکو ئەتوانین بڵێین فەلسەفە ماتماتیک ژینگە ئەو شێوازە ئەیبینین. ئەگەر سەیری ئەم دایاگرامانە بکەین ئەبینین کامیان ڕۆنگە یاخود کامیان هەڵەیە ئەم وێرەی سەرەوە. ئەگەر هیومان هەر کاتێک خۆی بە تۆپ دانا لەسەرەوە ئەبینین ئەمان هەڵەیە و سایکڵەکەمان تێکچوو ئیکۆسیستەم تێکچوو. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بە ئێتیک هەیە واتە بە ڕەوشتی مرۆڤەکانەوە هەیە و ئەبینین نیچەر لەگەڵ کەڵچەر چ پەیوەندیەکان هەیە. لەسەر ئاسیدا کەڵچەر جیاوازە بۆیە تێڕوانین بۆ ژینگە لەسەر ڕووی زەوی جیاوازە. لەو 6.6 ملیۆن کەسەی یاخود پۆپولیشنەی کە لەسەر ڕووی زەوی هەیە لە شوێنێکە بۆ شوێنێکی تر من هەندێک شت بە مەترسیدا نامێن بەسەر ژیانی خۆم. بۆچی؟ بۆ نمونە ئێمە کوردستان باسکەین لە کوردستانە هەندێک شتمان هەیە ئێمە هێشتا نەگەیشتنە حاڵەتی مەترسیدار بەڵام هەنگاومان بۆی ناوە واتە بەرەو ئەواچین بەچین دووە. کاتە کەڵچەری جیاوازیش بە هەمان شێواز ئەچێتە نێو ئاگار و ڕەوشتی مرۆڤەکانەوە و بەشێکی بەربراوانی لە ڕەوشتی مرۆڤەکان کەواتە ئەمە هەمووی مۆرەڵ. ئایا تۆ تا چەند بەڕاستی دانی یاخود بە هەڵەی دانی؟ ئەگەر بەڕاستی دانی پەیوەندی بە مۆرەڵی تۆوە هەیە
کەواتە تۆ دۆستی ژینگەی کەواتە تۆ یەکێک لەو سوپەر هیرۆیەکێک لەو قارەمانانەی کە دژی پیسبوونی ژینگە ئاوەستیتەوە. ئێستا بە چەند وێنەیەک سیرێکین بزانین ئەمانە پەیوەندی بە چی وایە. ئایا ئەم پیسبوونە یاخود ئەم خاشاکە لێرە بەجێ هێڵن یا بەجێ نێڵن؟ پەیوەندی بە مۆڕاڵی کەسەکەەوە هەیە لە دوای خۆی پاشماوەکە بەجێ هێڵێت، پەیوەندی بە کەڵچەرێکەوە هەیە کە هێشتا هۆشیاریەک تیا بڵاو نەبووەتەوە کە خزمەت بە ژینگە بکات. بە هەمان شێوە من ناوزان کۆی سلێمانی وێنەکان ئەبینین کە موادی پلاستیکی یاخود موادانەی تر کە لەسەر شوێنەکان بڕێدراون. ئەمەی تر باڵی خاشاکە لە سنووری دوکانە وێنەیە ئەبینین کە بە نووسراوی ڕسمی چەند جارێک لایەن بەشدارەکانمان لە دوکان ئاگادار کردوێتەوە لە ئێر پۆلیوشن لە وەتر پۆلیوشن لەبەرەوەی لە بەشی سەرەوەی شارۆچکەی دوکاندایە. ئەمەش بەشێکی تر لە زانکۆ لە کەمپەکۆنەکە و بە هەمان شێوە وەحەیەتی ئەوەی کە چەند ساڵێکە خۆشبەختانە وشیاری ئەوە هەیە کە ماوەتە پلاستیکەکان نەسووترێت لە ئیڤێنتەکان یاخود لەو ڕۆژدا. ئەم وێنەی کە ئەیبینن بەڕێوەبەرایەتی تەندروستی چەند چەماڵە. چی کۆمنتێک هەڵەگرێت بۆ ئەو مۆراڵەی کە بەردەمی بەڕێوەبەرایەتیەکی تەندروستی بۆ شێوازە بێت چ چاوەڕوانیەکی لێکرد لەگەڵ ڕێزمان بۆ ئەو لایەنانە، بەڵام خۆ ئەوان لیژنەی تەندروستیان هەیە، لیژنیان هەیە کە چاودێری ئەو شتان ناکات. ئەگەر هەر کەسێک هەر هاوڵاتیەک بەویا بڕوات ئەو هۆشیارەی دڵنیا بەناگات بۆ کەسەکە بیوێت بەرەنگاری ئەو چارەسەرکردنی یاخود ئەو پیسبوونە ژینگەیە پێکەوە. کۆتایی سیمینارەکە سۆلیوشنەکان چی؟ ئەی کێشەکانی داهاتوو چی؟ لە ئێستادا مەسەلەیەکی ترمان هەیە لە ساڵی 2030 بۆ 2050 جەنگی ئاو هەیە، جەنگی ئاو بەرپا بێت کە بۆ هەر حەوت کەس یەک کەس ئاکسیسی هەیە فرێژگۆتەر بەکاربێنێت لە 2030 بۆ 2050 بەبێ ئەو دادانەی کە لە ئێستا هەیە. و گلۆبال ئەکستینشنمان هەیە بەقەدەر جەنگی یەکەمی جیهانی و جەنگی دووەمی جیهانی گلۆبال وۆرمینگ زیادکات و ڕێت ئەکستینشن بە هەمان شێوە زیادکات. چارەسەرەکان لەسەر ئاستی تاک بڵاوکردنەوەی وشیاریە، چالاکی ژینگەی لەبەر چاوی پرایمەری سکۆڵ لەبەر چاوی خوێندکارەکان و هەروەها لە ئاستی ڕێکخراوەی حکومیە و ئەو قانونانەی دانراوە. ئەگەر هەر کەسێک بەرامبەر بکرێت لە ناو زانکۆی سلێمانی ئێمە لە خۆمانەوە دەست بکەین بۆ بەرامبەر بە پیسبوونی ژینگە یاخود بەرامبەر بۆی کە خاشاکێکمان بڕێدا کە چاودێری کامێرەکان هەبێت و ڕەفز بگرێتەوە ئەبینین کەس بە بۆی سەرپێکی سزا بدا ئەو قانونە لا نادات و پیسبوونەکە ڕووناکات. Cooperation and Agreement پێویستمان بەوەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشداری بکەین. ئێمە زۆر کەم تەرخەمین لەم ئاستەیە بۆ ڕۆژی زەوی. 1 بلیۆن خەڵک لە 192 وڵاتی جیاوازدا بەشداریەکات، بەڵام ئێمە وەکو کوردستان کە خۆمان بە دۆستی ژینگە بزانین هەنگاومان نەناوە بۆی ژینگەکەمان بەرەو پیستر نەچێت. پەروەردە ڕۆڵێکی ئەساسی هەیە و مەسەلەی ریسایکلینگ یاخود ئەو سیستەمەی کە خاشاکەکان کۆکاتەوە، خاشاکی کیمیایی بێت و خاشاکانی تریش بێت لە شوێنی تایبەتیە هەڵگیرێت. ئەم هەموو بۆیستەی لەسەر ڕووسەوی هەمانە کە بە چەندەها گێگاتۆن ساڵانە کۆکرێتەوە فڕێدرێت لەکوێ پریزێت خۆمە هەر سەر ڕووی زەویە لەکوێ هەڵگیرێت. کەواتە بە شێوەیەکی زانستی لە دامۆستەکانە ئەبێت چی بکرێت بۆ ئەو جارێکی تر ئەمانە هەندێک لەوانەی کە توانایشی بوونەوەیان هەیە لە شوێنی تایبەتە هەڵگیرن بۆی دۆسیەکان تێکەڵ بە ژینگە نەبێتەوە. و بە هەمان شێوە خەڵکی تر سەوزکردنیانە نەک بەجێهێشتنیان. واتە کە دارێکمان جان لە شوێنێکمان سەوز کرد ناکرێت ئێمە بەجێ بێڵێ مەیڕوێنە باشترە با دارەکە وشک نەبێت. کە وەکو ئەو حاڵەتی ئێستا ئەیبینین لە زۆر چالەنجەکان لە شەقامەکانی ناو شار یاخود لە دەروی شار ئەبینین نەمامەکان دەچێتن دواتر بەجێدێن. لانی کەم یەک نەمام بچێنە و خۆشت خزمەتی ئەو نەمامە بکە لە هەر شوێنێکی شارەکەمان بێت تەنیا ئەماڵێن ئەوەندە مامۆستا کە دانیشتوانی سلێمانی زانە چەند نەمامەکان ساڵان ناگەن یەک نەمام بۆ خۆت خزمەت بکەیت. مەسیجی کۆتایی ئەڵێم ئەکشن بکەن، ئەڵێم ببێ بە یەکێک لەو قارەمانانەی کە لەسەر ڕووی زەوی هەیە بەرامبەر بە ژینگە ئایا لەسەر ئاستی تاکە دەست بکە ببە یەکێک لەو جەنگاوەرانە و خۆمانەوە دەست بکەین. سپاسدانەکەم ئامادەبوونتان خۆشەویستیتان بەرامبەر بێت. هەر پرسیارێک یان کۆمنتێک
سەرچاوی وەرگرتنەکان ئەوەی کە بەداتا و بە چاک پیشانداوە لە ناساوە وەرگیناوە و ئاماژەشم پێ کردووە. بەڵێ. وزائدا الأرض